سەرەتا باس لە چەند خاڵێکە بێ بکەینەوە هەروەکو بارودۆخی ئەو سەردەما ئێمە کە باسەکەین طبعاً ساڵان نێوانی 1970 بۆ 20مان باس کرد دوای 1920 بۆ 23 باسەکەین لەم دوو ساڵەیە چەند ڕووداوی گەورە ڕوویان داوە. مەبەستیشمان لەم دەرسانە هەمووی ئەوەیە کە بەراورد بکرێنەوە لەگەڵ ئێستای دوای 85 ساڵ بەسەر ئەو هەموو ڕووداوانەیە کە ڕوویداوە. دوای ئەم 85 ساڵە ئێستای ئێمەی کوردووە کوچیمان لێ هاتووە هاتووینەتەوە سەر بارودۆخی یەکەم جار. ئەو کاتی کە شێخ مەحموودی حەفید ئیدارەی بۆ خۆی دروستە کرد بێ ڕەزامەندی ئینگلیزە 1990 پاشان بە ڕەزامەندی ئینگلیز لە 1922 و سەرانی تری کوردی ئەو سەردەمە و کارتێکردن و کاریگەریان لە بزوتنەوەی کوردی و ئەو بارودۆخەی کە کورتایە هەبوو لەو سەردەمەیە کە ئازادیەکی تایبەتی و لە شوێنێکی تایبەتی خۆیان هەبوو چۆن لەوەی ئێستا ئەچێ بێ ئەوەی کە کوردی ئەو کاتە پابند بوو بێ بە ڕێکەوتن نامەی نهێنیە وەکو کە ئێستا پارتی وێچێتی پێوەی پابندن بە تایبەتی لە دوای ڕێکەوتنی واشنگتۆن 1998. هەروەها زۆر لەو بارودۆخی کە ئێستا باسییانەکەینەوە لە بارودۆخی ئەو کاتە و ئێستا جیاوازێکی زۆر گەورە نابینین ئللا ڕۆڵەکان نەبێ کە دراون بە جیهاتی تری ئیقلیمی. ئەو کاتە تورکیا و ئۆزدەمیر تەسیریان هەبوو لەسەر شخصیەتە کوردیەکان ئێستا هێزێکی تری ئیقلیمی کە ئێرانە لەگەڵ جەلال تاڵەبانی کارتێکردنیان هەیە یاریزانی سەرەکیش هی ئەو کاتە ئینگلیز و یاریزانی ئێستا ئەمریکیەکانە. بارودۆخەکان زۆر نەگۆڕاون. باس لەوە ئەکەینەوە کە چۆن متمانە نەما جارێکی تر یان جاری یەکەممان باس کرد لە 1990 بۆ 1920 چۆن ئینگلیزەکان ئەو وعدانەی کە بە قسە بە شەفەیی بە شێخ مەحموودیانەدا و ئەو تموحەی شێخ مەحموود خۆی کە هەیبوو و ئەو بیرکردنەوەی شێخیش کە هەیبوو بۆ دروستکردنی دەوڵەتێکی کوردی غەیری ئەوە بوو کە ئینگلیزەکان ئایانویست ڕازیکەن بەوەی ئیدارەیەکی کوردی بەسیت وەربگرێ وەکو ئەوەی بۆ مهراجایەکی هندستانیان دروست کردووە کاتی خۆی. ئەمە زوو متمانەی لە نێوان هەردوولادا لابرد بوو بەڵام شێخ وەکو زانیمان نەفی کرابوو بۆ هندستان دوایی هێنرابوو بۆ کوێیت. جاری دووەمیش دیسان ئینگلیز ناچار بوونەوە اعتیمادکەنەوە سەر شێخ خۆی دوای ئەوەی وایان تەسەور کرد کە زەمینەیەکی فکری قەومی لە دوای حکمی ڕاستە و خۆی مێجەرسۆن کە دانرا یەکەم جار وەکو مستەشارێکی ڕاوێژکارێکی شێخ مەحموود بەڵام پێک هەڵپڕژان نەگوەکو ئەو ڕاوێژکارە نوێیەی ئەمریکاییەکان کە ناوی هاری شۆتە کڵاوی زیاتر ناوەتە سەر مەلیک مەسعودی بارزانی ئێستا لە جێی مەلیک مەحموودی 85 ساڵ لەمە و پێش ئەم ئەژڵێ مسلمان بووم ئەو نەشێوت مسلمان بووم ئەو کوردی فەسیحی قسە ئەکرد و ئەشی نووسی پێی و یەکەم گۆڤاری پێشکەوتنی لە سلێمانی چاپ کرد کە چاپخانەکەشی خۆی هێنابووی هاری شۆت پاچ و خاکەنازی هێناوە بۆ هەڵکەندنی چاڵێک بە دەوروبەری هەولێرە ڕایگەیاندۆ کە مسلمان بووە ئافرەتێکی کوردیشی بردووە. ئەم مێجەرسۆنەی نوێ لەگەڵ مێجەرسۆنی کۆن فەرقیان زۆرە هەروەکو کە شێخ مەحموودی مەلیک مەحموودی کۆنمان فەرقی هەیە لەگەڵ مەلیک مەسعودی تازەمان. ومێدەوارم سوود لەو هەموو ڕابردووە و وەرگیرابێ و ئێستاش نەچووە بچێ ئێستاش احتیلالی ئەمریکی زۆر زەعیفترە لە هەموو وەختێکی تری وەکو سەردەمی دووەمی ئیدارەی شێخ مەحموود وایە بەڕاستی ئەمریکیەکان زۆر زەعیفن ئەوان ناتوانن ئێستا قووەتی عسکەری بێنن زیاتر بۆ بەغدا کۆنتترۆلیکەن شوێنەکانی تریان پێ کۆنتترۆل ناکرێ لەبەرەوە هی ئەوە نییە کە سەرانی کوردی بەڕاستی پێشمەرگە بنێرن بۆ بەغدا و بیانکەن بە کرێگرتەی دۆلار وەرگرتن بۆ مەشروعی بۆ پرۆژەکانی احتیلال جێی خۆیەتی کە هەنگاوێکی شەرافەتمەندانە و ئازادانە و سربەستانە بەقووەتر بنێن لەو کاتەیە کە احتیلال پێویستی بە یارمەتیە ئێمە بە هەلی خۆمانی بزانین ئەوان پێویستە ئەو هەلە بقۆزنەوە. ئێستا زۆر لاوازە هەل و دەرفەتێکی باش هەیە ئەگەر ڕاستەکەن و ئەیانەوە دەوڵەتی کوردی دروستکەن و کیانێکی کوردی دروستکەن بەڕاستی ئێستا هەموو بارودۆخەکان لەبارن سەرۆکێک هەیە هەرێمێک هەیە ئیدارە هەیە حکومت هەیە ئەزمونێکی باش هەیە میلەتێک هەیە کە هەمووی
تحملی قوربانی و گیان فیداییەکە لە پێناوی ئەو ئاواتە گەورەیە و ئەشتوانێت تحملی کاردانەوەکەی بکاتین و فشاری چەند بکەوێتە سەر ئەتوانێ ئەگەر سەرانی کورد ڕاستەکەن و لە ژێرزەمینە پەیوەند نەبوونەتەوە بە کۆمەڵێک ڕێکەوتنی تر کە ناتوانن هەنگاوی وا گەورە بنێن. ومێدەوارم خوای پەروەردگار ئێمەش ئێوەش سەرکەوتوو کە واقعێکی باشتر لە هی ئێستا ببینین. ئەم تەجروبە تاڵەی وەکو باسم کرد 85 ساڵ لەمە و پێش ئینگلیزەکان کردویانە، ئەمریکایەکان هاتوون بە هەمان شێوە کردویانە. ئەو ئیدارەی کە لەو سەردەمەیە شێخ مەحموود بە ئازایەتی خۆی حکومەتی لێ دروستە کرد و ئیدارەی دروستە کرد و تەمەڕودی لە ئینگلیزەکانە کرد و قەسفی شوێنەکانی ئەکرا لە سلێمانی و لە سیتەک و لە بازیان و شێخیش خۆی تایە بریندار بوو. زۆر شەرافەتمەندانەترە لە هەموو سەرانی کوردایەتی ئێستای مەسعود بەرزانی و جەلال تاڵەبانی و ئەوانی تر کە ناتوانن بە ئیحتیلالی ئەمریکایی ڕقن بغزن دڕندە خوێن ڕێژ و دز و جەردە بڵێن نا، لە جێ ئەوە پێشمەرگەشیان بۆ کردووە بە سەرباز و پۆلیس ئەی نێرن بۆ کورتکوژیەکی تر، هەروەها بۆ نانەوەی شەڕ و خوێنێکی تر. زۆر بەداخەوە کە ئەوە بەڕاستی کورتبینینە، هەروەها گۆڕینی استراتیژێتێکی زۆر گەورە کە کورد ساڵەهای ساڵە بە دوێ ڕوە. بەڵام ئەمە بەرهەمی زادی فکر و زادی خەبات و سیاسەتی عەلەمانیەتی کوردیە. بزانین چیتری لێپەیە ئەبێ یا چیتر بەسەرگەلی کووردا دێنن. بەڵام مهمەوە ئێمەی ئیسلامی فکری ئیسلامی خۆمان کە لەسەر ئەساسی وەحیە سیاسەتێکی ڕوون و ئاشکرایتیا لەسەر دروست ببێ، بە هاو نەریتێکی باب و باپیرانی خۆمان بپارێزین، ڕەفتار و ڕەوشتێکی ڕەسەن عەولەمەی ئێستا و ئەخلاقیاتی جۆرج بۆشەوانی دەوروبەری و ئەوەی احتیلال هێناوێتی لە مەدای 4 ساڵە بنەمای ڕەوشتی کوردی داڕماندووە. ئێمە نەیەڵین لە تەرەفی خۆمانەوەکو ئیسلامیەکان داڕمێ، ڕەوشتی خۆمان بپارێزین، بە هاو نەریتی خۆمان بپارێزین، دیدی سیاسی خۆشمان وەکو استراتیجێکێکی دوور لە دەست نەدەین و بیهێڵینەوە لەسەر ئەو فکرە ئیسلامیش بمێنینەوە کە هەموو کۆمەڵگەیەک پێویستە لەسەر ئەساسی وەحی پێغەمبەران دروست بکرێ بۆ ئەوەی ئاسوودەتر بێ